ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەی یەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ مافی خۆمانە بەحەقی خۆمان وەربگرین، مەمەش ملەتین، کەلتوری خۆمانەیە، زمانی خۆمان جوایزە، عەردی خۆمان جوایزە، خاکی خۆمان جوایزە، هەموو شتێکمان جوایزە، بەڵام نەک هەر دنیا هەر هەمووی غەدر لە کورد دەکاتن، غەدری لێ کردێ و لێشی دەکاتن لە کوردان. بەس ئینشاءڵڵا ئەو جی لەش نەبی جێلی دیش نبی هەر وەردەگیرێتن ئەو سەدەست نەبی سەدەکی نبی مافی کورد هەر وەردەگیرێت و چونکە حەقی خۆی ملەتێکی ساحیبی زمانی خۆینە ساحیبی هەموو شتی خۆمانی. مافی کوردان ئەوە نییە بە فڕۆکە و بودجا چارەسەری هەرێمی کوردستان بکرێت. مادەی سەرپرسلە کێشەکانی زۆرە، کەرکووکە، شنگالە، مەخمورە، مادەی سەرپرسل هەموو جێبەجێ بکرێت. مافی کورد ئەوە نییە تو معاش و فڕۆکەخانەی بکەوە. مافی کوردەوە دەبی کورد لە عێراق یەکسان بیتن، هەر حەقی خۆی هەبی، ڕای خۆی هەبی، پرسیاری پێ بکرێ. هەر ئەوە نییە تو برێ معاش لۆ دەنێرم فڕۆکەخانەی دەکەمەوە. حەقی کورد چەند ساڵە حەقی کورد بزرە. دەبی ئێستا کورد ئەو شیارە دەبی کوردە مافەکانیان پێ بدرێ، ڕێزیان لێ بژیرێ، پرسیان لێ بگرێ لە عێراق. مافی کورد زۆر لەوە گرنگترە کە بەغدا بیری لێ دەکاتەوە. دەبێت حکوومەتی عێراق دام بەسەر بەخۆی کوردستان دابنێت.